پرۆژەی ئاوی خاسە لە قەڵاتزێ دووبارە بتڵێکی تر لێچوونی غازی کلۆری هەیە و بەهۆی بوونی مەترسیەوە کارمەندەکان پرۆژەکەیان جێهێشتووە و لە دەرەوە چاودێری دەکەن. بەرپرسی پرۆژەکە دەڵێت غازی کلۆر غازێکی مەترسیدارە و تاکو و چارەسەرکردنی داوا لە هاوڵاتیان دەکەین نزیکی شوێنەکە نەبنەوە. یەکێک لە بتڵەکانی کە دووەمین جارە حاڵەتە ڕوودەدا لە پرۆژەکەمان یەکێک لە بتڵەکانی کەمان تووشی لێچوونی گاز بووە بەهۆی ئەوەی کە پێدەچێت گازکێتەکانیان زەعیف کە لە کۆمپانیاوە هاتوون لە وڵاتی ئێرانەوە یەکێک لە بتڵەکانمان تووشی لێچوونی گاز بووە و ڕێکاری پێویستمان گرتوتە بەرێ لەگەڵ برادران لە بەرگری شارستانی قەڵازێ و سلێمانی و هەولێریش هاوکارمان بوون بۆی بتوانین ڕێژەی لێچوونەکە کەم بکەینەوە. ڕێژەی لێچوونەکەمان بە ڕێژەیەکی بەرچاو کەم کردوێتەوە بەڵام نەمانتوانیەوە 100% کۆنتترۆلی بکەین. دووبارە بوونەوەی لێچوونی غازی کلۆر لە بتڵەکانی پرۆژەکە ترس و دڵەڕاوکەی لە نێوان هاوڵاتیانی بەشێک لە گوندەکانی نزیک لە پرۆژەکە دروست کردووە و بەشێکیشیان چۆڵیان کردووە. هاوڵاتیان دەڵێن جگا لە مەترسی بۆ سەر ژیانیان غازی کلۆرەکە زیانی بە دار و درەخت و بەرهەمەکانیشیان گەیاندووە. وەروەها دوێنێ لەلایەن پۆلیس و ئێمە ئاگادار کراینەوە کەوە گوایە غازێکی کلۆر لە مەشروع ئاوەکە دەردەچێ. ئێمەش کۆمەڵێک خەڵکی گوندەکەمان هەستمان بە دڵڕاوچیە کرد و ناڕەحەتێکی کرد هەستاین ڕۆیشتین گوندەکەمان بۆ ماوەیەکی کاتی چۆلمان کرد پاشان کۆمەڵێکمان وردە وردە هاتیونەوە ناوگوندەکەی ئەلحەمدولیلا وەزعەکە تۆزێک هێدی بۆتەوە. زەرەدەکە بە چواردەورەی پرۆژەکە زەرەدی پێگەیشتووە بە تایبەتی درەختەکان و دانەوێڵی کە لە چواردەورەی ئین کراوە. واروەها زەرەدی بە پرۆژێکی پەلەوەرمان هەیە ئامۆزایەکی مەلێرە ئەویش زەرەدمەندێکی بەسیط بووە. وڵایەوە دووەم جارە و حاڵەتە دووبارە دەبێتەوە بەڕاستی ترس و دڵاڕاوکەیەکی زۆری لەنێو خەڵک دروست کردووە. بەتاشید یەکێک لە پۆلیسەکان لەوێکە لەوێ گیانی لەدەستدا بۆیە پێویستە لایانی پەیوەندیدار بێتە سەرخەت و چارەسەرێک بۆ بەردۆخی بدۆزێتەوە. پرۆژەی ئاوی خاس لە قەڵاتزێ زیاتر لە 95 ئاو بۆ شاری قەڵاتزێ دابین دەکات. بۆ دووەم جار لێچوونی گازی کلۆر لە پرۆژەی ئاوی خاس لە قەڵاتزێ دووبارە دەبێتەوە. بۆ هۆیەوە کارمەندەکان پرۆژەکەیان چۆڵ کردووە و هاتوونەتە دەرەوەی پرۆژەکە لەبەر سەلامەتی تەندروستی گیانی خۆیان. هەروەها بەشێکی زۆر لە هاوڵاتیانی دەروپشتی پرۆژەکە تووشی ترس و دڵڕاوکێ بوون بۆ هۆکاریەوەی کە گازی کلۆرەکە مەترسی زۆرە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پێیام پرۆژەی ئاوی خاس لە قەڵاتزێ.